ڕێکخراوی شنەبای خاک بە هاوکاری سەنتەری ڕۆشنبیری سەرا لە مەراسیمێکدا ناساندنی بۆ کتێبی شێعری شاعیر عومەر کەسان بە ناونیشانی دیوانی کەسان بڵاو کردەوە. هەر لە مەراسیمەکەدا شاعیر چەند پارچە شێعرێکی دیوانەکەی پێشکەش بە ئامادەبوان کرد. بۆ قسەکردن لەسەرم بەرهەمە نوێ بەڕێز عومەر کەسان شاعیر و نووسەر لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک عومەر بەخێر بێیت، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سوپاسانەکەم زۆر سوپاس. کەناڵە بەڕێزەکەتانەکەم. سوپاس بۆ تۆ. کا عومەر، من لە پێشەچەکە باسم لەوە کرد کە لە کۆڕەکە لە مەراسیمەکە چەند کۆپلە شارێکە پێشکەش بە ئامادەبوان کردووە. ئەگەر بکرێت یەک کۆپلەی بچووکی پێشکەش بێمە بکەی سوپاس دەکەین. با پێشەوەی من پرسیارە لێ بکەم. کۆپلەیەک شعرێکی کورتەڵێم. بەڵێ. پێدەچێت تۆش گەواڵە هەورێکی خەمبی و لە هەواری ئەم پایزەم لەنگەر بگری و خەمبارانی ڕۆحم بکەی. خۆ من هێشتا خەمی پێشوم ساڕێژ نەبوو تا خەمی تۆش لەبان خەمێکی تر بگرم. دڵم خەبەری پێداوم تۆش هەر شەمی و تەنیا ڕوخسارت گۆڕاوە. عەقلیش دەڵێ خۆت نەفامی عەشق کەی کۆتایی هێناوە. دابڕان ناسنامەی عەشقە و پەروانەش هەردەم سوتاوە. دەستە خۆش بێت، خەرمان بەرەکەت. کا عومەر، من پێشەوەی باسی مەراسیمەکە بکەم ئەمەیە لەوە دەست پێ بکەم. چ شاعیرێکی گەورەی کورد کاریگەری بەسەر مامەستا عومەرەوە هەیە؟ من شاعرە کلاسیکیەکان بە تایبەتی حەزرەتی نالی مەحوی شعریشیانم لەبەرە. ئەکرێن بڵێن ئیلهام بەخش بوون بۆ تۆ؟ بەڵێ زۆر. ئەم شاعرە نوێەکانیش هەندێکیان هەردەوریان بووە، بەڵام ئێستا خۆ من هەر شعری کلاسیکیش زۆریم لەبەرە، چونکە من بە دڵ عاشقی شعرم. بەڵێ. شعر لە ڕۆحەوە نابێ بە شعر. بەڵێ. کاک عومەر، ئەمێ پرسم شعرەکانی کا عومەر زیاتر وەزن و قافیە یاخود زیاتر؟ من 23 دیرە لێکۆڵینەوەم لەسەر نووسراوی چ لەوانە پرۆفیسۆر دکتۆر زایلەتیف 6 لێکۆڵینی نووسی ئەڵێ عومەر کەسان قۆڕق نابێت لە قوتابخانەیەکە، بەڵام من شعرەکانم زیاتر نەتەوەیی و شعری ئەوینە عەشق. بەڵێ، کەواتە کاک عومەر ئەکرێ بڵێن لە بواری نەتەوەیی و لە بواری عشقشە. بەڵێ، ئێستا بۆ شەنگال کۆپلەیەکی بچووکە بۆ ئەڵێ. بەڵێ. شەنگال زامێکی قەتیسی قەتیسماو، لاڵبوونی میلی تفەنگ و کەڕبوونی گوێچکەی گوللە و بەنجکردنی پەنجەی شایەتمانی پەلەپیتکە. بەڵێ. کا عومەر، با بێنە سەر مەراسیمی دیوانەکەت کە بڵاوت کردوتەوە. ئەکرێ بڵێن ئەم بەرهەمە تازێت سەرجەم شعرەکانی عومەر کەسان لە خۆگرێ؟ بەڵێ، ئەمە بریتە لە 5 دیوانی شعریم. باشە. دوا دیوانیان بە ناوی ئەو قەسیدەوەیە کە بۆ نەمرشی حسێنی هەزارکانیم نووسی، پاڵەوانی ئەنفال، سنبولی گەلی کورد، ئەو کەسەی کە دەربازبوونی خۆی و خێزانەکەی لە ئەنفال ڕەفز کرد، بەرپەش دایەوە لە پێناوی خۆی جانەکاتەوە لە خەڵک. شعرەکەش و دیوانەکەش بە ناوی یەک جار بژیم نەک ڕۆژانە بمرم. بەڵێ. کاک عومەر، لە بەرنامەیە هەیە جگە لەو مەراسیمێکە لە سلێمانی ئەنجامیاوە لە شار و ناوچەکانی تریش مەراسیمی لەم جۆرە ئەنجام با بۆ ئەم دیوانە شعریە؟ بەڵێ، هەر لە ئێستاوە لە گەرمیان پێم وتراوە، لە ڕاپەڕین پێم وتراوە ئەو هەولێر چم کۆیاتەوەی سلێمانی سەرەتایەکە. بەڵێ، سەرەتایە لە شارە زۆر لەمانە هەمووی ئەچم بووە. بەڵێ. کاک عومەر، من ئەوەندەی بزانم لە ماوەی ڕابردوودا ئەزمونت لە بواری شانۆشە هەبووە. کاک عومەر چۆن توانێتی ئەو هاوسەنجە ڕاگرێت لە نێوان شانۆ و ئەدەب؟ ئەوە شانۆ زۆر زوو بوو، کاتی خۆی بچووکترین ئەندامی تیپی پێشڕەوی شانۆی کوردی بووم. بە ئیمتیحانی وەرگیریان ئەوە نەبێ بڵێ لە چەند کەسێ پێشکەشمان کرد بەهرە. بەڵێ. بەڵام ئیتر من بەڕاستیەکەی خۆم لە دنیای شعرا دۆزیەوە، چەندە من ڕۆژنامە نووسێکی کارام، ڕۆژنامە نووسی جیهانیشم پێناسەم هەیە، بەڵام لە بواری تەنزیشەکە کتێبێکم هەیە و نووسینم زۆر بجاران لە کوردستانیە گۆشەم هەبوو لە شعر کاری ڕۆژنامانی. بەڵێ کردومە. بەڵێ. ئێستا بەردەوامی وەکو کاری ڕۆژنامە نووسی یاخود تەنها فۆکەست لەسەر شعرە؟ ئەمەوێ کۆتایی بەم دیوانم کە هاو دوای ئەوە دەستەکەمەوە بە نووسینی تەنزەکانم بۆی بەرجی دووەم ئەگەر تەمەند بوار با سێەم ئەوانش بڵاوکە. بەڵێ. کاک عومەر، من بیستومە و ئاشکرایە کە بەشێک لە شعرەکانت لەلایەن چەند گۆرانی بێژێکی ناسراوی کوردەوە
کاری بۆ کراوە ئەگەر پێمان بڵی کامانن ئەو هونەرمەندە ناسراوانی کە شعرەکانی تویان لە گۆرانیەکانیانە بەکارهێناوە. بەڵێ یەکەم سەباح شێخانی و زامبیا گوڵاڵە سوورەی بیابانەوە بەرهەمی کورسات خۆیەتی بەڵێ ئەوە بەرهەمی یەکەممە. دووەم کەرکووکم کەرکووکی ئاگر مامۆستا نۆرخەرەداخی ئاوازی بۆ داناوە ڕێنازبووە تیپی ژانی سلێمانی و توێنە. سێم لە شەوەزەنگی ئەدەمدا تەنیا تۆ چرای هیوا بووی ئەوەی کە خەباتی سەقت کەمال مەحەموو بە سرود و توێتی محەممەد رەزای نەمریش بە مەقام و توێتی. بەڵێ ئەنجامی دیاحسین خەمی گەلی وتووە بۆ خەمەکانی گەلی کوردستان. لوقمان سەلیمیش بۆ کۆژ و توێتی ئەگەر ڕێگان بە یەک وەپلی ئەوەی لوقمان سەلیم دایکێک لە شەڕی داعشا دوو کوڕێوەی شەهید دەبێت جەنازەکەی دیار نیە ئەوی کەش ئەوێ بچێت بۆ ئەوروپا لە دەریای ئیجەبە دایکەکەی ئەڵێ خۆت مەدە بەدەم دەریای ئیجەوە ڕۆحت باڵ نەگرێ بەدەم خەونەوە بگەڕێرەوە خاچی نیشتیمان فرمێسکم نەما با هەت بێ وجدان با هەر لە تێکی جەرگم سوتا بێ لە تەکەی تری لە گەردن تابێ. بەڵێ کاک عومەر من ئەپرسم لە دوای مەراسیمی بڵاوکردنەوەی ئەم کتێبە کاک عومەر دوای ئەوە بەنیازی چیە؟ ئایا بەنیازی ئەوەیە لە داهاتوە کتێبیکەی هەبێ بڵاوکراوەی تری هەبێت پاش ئەوەی تۆ ئەم مەراسیمەوە بەڕێزدا ئاماژەت پیاکە بەنیازی لە هەولێر لە گەرمیان لە ناوچە جیاوازەکانی تریژ مەراسیمی بڵاوکردنەوە بۆ دیوانەکە بکەی لە دوای ئەوە کاک عومەر بەنیازی من لە دوای ئەوە زیاتر ئەچم خەریکی بواری تەنزەکان مەبم ئەوانەی کە ئەو شاراوانی لەناو ئەم میلەتە ڕوویاومە زیونویەکەمەوە ئەوە ئێستا وڵەت نییە باسی هەندێکشت بە درێژی بکەم. کەواتە ئەمیش ئەکرێت لە چوارچەوەی کتێبێکی تازەیە؟ بەڵێ کتێبم هەیە بێژەنگ بەرجیەکەم هەیە بەتەمان بەرجی دووەم سێم ئیتر چەند بتوانم بیکەم لە پاڵ ئەوشە ئەگەر شیعرێک چونکە شیعر بەهرەیە شعرێک وەکو مناڵێکی ساوایە کە لە دەرگای دڵتیە ئەبێ دەرگای لێکیتەوە من دانانیشم قەڵەم و کاغەز بێنم شعر بنووسم شعر بێ خۆی بێتە پێشەوە شنگار ڕۆیا شتێکی بۆ نووسم کۆبانی بۆیە نووسم بۆ هەموو ڕووداوەکانی ئەم میلەتە شتێکم نووسیوە. بەڵێ کاک عومەر من با دوا پرسیارت لێ بکەم عومەر کەسان ڕەنگە بەشێک لە بینەران بڵێن ئەم کەسانە لە چێوە هاتووە یاخود دەگە بکرێت بۆمان باسکەی بە کورتی سوپاس دەکەین. کەسان باپیرەی شەشەممە بەڵێ کەسان کوڕی مەولانە ئێمە عەشرەتی ئاڵی بەجین کەسان باپیرەی شەشەممە کەسان و نالی و مەولانە خالید بەرەبابێکن. بەڵێ بەڕێز عومەر کەسان سپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوویت خەرمان بەرەکەت و سەرکەوتوو بنە. سپاس بۆ ئێوە بۆ کەناڵە جوانەکەتان.